لبری مناجات. چەندەها ساڵە حەسرەت قەدەری ئێمەیە، حاڵمان بۆ ئەوە دەست نادات لە جێی خۆماندا بمێنینەوە، لە بێچارەییدا جینگڵ دەخۆین. دەڵێیت لە چوار لاوە دەورە دراوین و هەیەجانی کەسانێکمان هەیە کە قەڵاکەیان گەمارۆ دراوە، لە دەرەوە و ناوەوە خیانەتمان لێ دەکرێت. ئەو سنگانەی کە چاوەڕێی وەفامان لێ دەکردن پڕن لە ڕق و خیانەت، مەگەر خوا بۆ خۆی ژمارەی ئەوانە بزانێت کە هەستی دوژمنایەتیان هەڵگرتووە، ژمارەی دۆستە بێوەفاکانیش لەوان کەمتر نین. سەبارەت بە هەندێک ئەندێشەی کەوتنە بەرغەزەبی خوا و بێبەشبوون لە ڕەحمەتی ئەو هەستێکی ترسێنەرە. حاڵی ڕۆژانەمان بریتیە لە نەپاراستنی ڕاستڕەوی لە هەست و بیردا، گۆڕانی بەردەوام لەم دۆخەوە بۆ ئەو دۆخ، شڵەژان و پەرێشانی بەهۆی ژیان لە ناو بازنەی داخراوی شتە نەرێنیەکاندا، نەهەستی هەیبەت و خەشیەتمان هەیە و لێترسێکی بکوش دەمان لەرزێنێت، باوەڕمان لاوازە، بێخەبەرین لە معریفەت. دیار نییە چەندە باوەڕی پتە و هێزی ئیمان کاتێک بەهۆی معریفەتەوە گەشە دەکات تێدەگەین. ئەی پەروەردگار، حاڵی دیار و نادیارمان ئەمەیە و حاڵی پەرێشانمان لای تۆ ئاشکرایە. تۆش نیگابانیت بەسەر بیر، ئامانج و حساباتی ناو دڵمانەوە، دەزانیت چی دەکەین و چۆن بیر دەکەینەوە. نەکار و نەبیرکردنەوەکانمان بە کەڵکی شتێک نایەن، هەموو لایەکمان برینە، نهێنیەکانیشمان وەک نامەی کردەوە خراپەکانمان ڕەش و تاریکە. دەسەڵات و ئیرادەمان سپاردووە بەدەستی تۆ، بێچارەییمان لە هەموو دۆخێکماندا دیارە، هەمیشە حەیرەتی یەک لە ناو یەکمان بەسەر دێت و هەرچەند دەکەین بڕیاری دروستمان بۆ نادرێت. کارەکانمان هێندە ناشیرینن، دەتوانن تەواوی مێژوویەک لە کەدار بکەن، نەک تەنهایی خۆمان و کاتی ئێستامان. حاڵمان کاتێک لەگەڵ ڕابردوودا بەراورد دەکرێت ڕەش و بێڕەنگە، هێندەش نادیار و بێز بزوێنە کە هیواکانی ئایندەمان دەتوێنێتەوە. ئەو جێی کە پێیدا دەڕۆین هی ڕۆیشتن نییە، ئەو شتەی پێی دەڵێن ڕێگا لەگەڵ تو لە ڕێیەکدا جیاوازیەکی نییە. بەردەممان پڕە لە دەرگای داخراو، نازانم داخۆ ئەو خاڵەی پێی دەگەین چەند مەنزڵ ئەولاترە. دەردەکانمان هێندە بێ ئامان و درێژخایەنن، دەتوانن بەهێزترین لاشەش تەختی زەوی بکەن. ناڕەحەتیەکانمان هێندە جددی و کۆنن، نەفەس درێژترین کەسیش دەخنچێنن. غوربەتی وامان بەسەر دێت کە وێنەی نەبینراوە، لە حەسرەتی وەهادا پەلەقاژە دەکەین، مانەندەکەی ڕووی نەداوە. کۆمەڵێک نامۆین و کەس سەیری دەموچاومان ناکات، کۆمەڵێک لاوازین و کەس دەستمان ناگرێت. حاڵێکمان هەیە دەڵێیت لە چوار لاوە هەتا ڕادەی گیان دەرچوون ئابلۆقە دراوین. بێوەفایی ئەو کەسانەی بە نزیکیان دەزانین تەنانەت قین و نەفرەتی دوژمنانیشی تێپەڕاندووە. بوختان، تۆمەت و فشاری دوژمنانیش مەگەر تەسلیمی ئەو سەبرە بکرێت کە بڕیارە خوابی بەخشێت. ئەو قین، نەفرەت، حەسوودی و چارە نەویستیەی کە بەرامبەر یەکتر هەستی پێدەکەین لە ناو هەرە وەحشیەکانیشدا نابینرێت. هەموو شتێکی نەرێنی بەرەو خوارەوەمان دەبات، پێمان لە خۆمان دەگیرێت و بەردەوام هەلی هەستانەوە دەدۆڕێنین. پەروەردگارە، بە تەواوەتی لەسەر ڕێنین، هیوام وایە لە ئەلضالین نەبین. گومانی تێدا نییە کە لە هەندێک بۆشایی زیهنی، فکری و ڕۆحی داین، هەروەها لە بواری تێگەیشتن و بیرکردنەوەشدا هەژار و دەستکورتین. ناتوانرێت بوترێت کە بەهۆی دنیای ناوەوەی خۆمانەوە بە پێوە وەستاوین. لە پاڵ هەژاری و نەزانیەکەماندا دووبەرەچێکیشمان لە ناودایە، هەر مەپرسە. گوناهی ئێمە لە بەرامبەر پێوەرەکانی تۆدا هێندە مەزنە، گەورە گوناهبارەکانی مێژوو لە چاویدا بچووک دەردەکەون. ئەو موسیبەتانەی تووشمان بوون لە ئاستی ئەو شتانەدایە کە بەسەر نەتەوە لە ناوچوەکان هاتوون. ئەوانەی کە هیچ لەم شتانە تێناگەن لە حاڵی خۆش و ڕابواردنی خۆیاندان، حوزن و خەمی ئەوانەش کە تێدەگەن دڵ دەتەقێنێت. هەرچێک دەکەین لەو گرفتانەوە دەئاڵین کە خۆمان بەرهەممان هێناون، بە ناوی چاککردنەوە تێکی دەدەین و دەبین بە ژێردار و پەردووی کاولکاریەکانمانەوە. ئەو مەیلانەمان کە وابەستەی بیری خراپن، وەک سروشتمانیان لێ هاتووە و هار بووە، ئیرادەمان لە ڕوو لاوازە،
دەرونیشمان خاڵی. دنیای هەستی دەردەدارەکان پەرێشانە، سینەیان وەختە شەق بەرێت، هەستەکانیان قوڵب دەدات، وەلێ هەمویان لە بێچارەییدا لە مڕاقەبەی بێدەنجیدان. تووڕەییان بە هەنسک دەخۆنەوە و دەیانەوێت بەوتنی لا حەولە ڕقی خۆیان دەربکەن. وەک ڕێبواری ڕێگایەکی درێژ و تاریکیش کە ئاسۆکەی دیار نییە، لە هەموو کەوتنێکدا ئاخ و ئۆفیان لێ هەڵدەستێت. کاتێکیش هەڵدەستنەوە دەست بە چاوەڕوانیەکی وەها دەکەن کە تەنانەت سنگی سەبریش شەق دەکات. ساڵانێکە بەردەوام پەیوەستی خەڵکی ترین و چەندەها گوناهی وامان کردووە کە شایانی لێخۆشبوون نین. گوناهی نەناسینی تۆ، نەناسینی خۆمان، بێوەفایی بەرامبەر بەدین، بێڕێزی بەرامبەر بە ڕۆحی میلەت. لە حاڵێکدا بەڵێن و پەیمانێکی ویژدانیمان هەبوو کە هەموو شتێکمان لەبیر بچێتەوە کە باسی تۆ ناکەن و زەرب بهێنین بەسەر هەر کەسێکدا کە بێڕێزی بەرامبەر تۆ دەکات. بەڵام بە نەکردنی ئەم شتانە تەواوی یاساکانی ڕۆحی خۆمان ڕووخاند، شێوەی دنیای مادی و معنەوی خۆمان گۆڕی، هەتاوای لێهات سەرجەم بەهاکانمان وەک دانەکانی تەسبیحێکی پچڕا و بەڕاست و چەپدا پڕژان. نکۆڵیمان لە کرۆکی خۆمان کرد، بووین بە لاسایی کەرەوەی ماتریالیست و سروشت پەرستەکان، شوێن هەوای نەفسمان کەوتین، هەڵەی وامان کرد کە بە عەقڵ و خەیاڵیشدا نەهاتوون. هەستمان بە هەڵەکانمان نەکرد، گوناهەکانمان نەبینی و هەستمان بە ترسناچی دۆخەکەمان نەکرد. ساڵانێک تێپەڕیوە بەسەر دەرچوونمان لە بەندەرێکی نادیارەوە بەرەو ئامانجێکی هەڵا، لە جێی خۆمان دوور کەوتینەوە، بەڵام هەرگیز بە ئامانجەوە هەمیەکانیشمان نەگەیشتین. بە سنگەخشێ لە ڕێگەداین، نە ئەژنۆمان هێزێکی تێدا ماوە و نە ئیرادەشمان توانا. پشتی عەزممان شکاوە، پەڕ و باڵمان ورد بووە. لە نێوەندی غوربەت و سەرسوڕمانی ڕێگاون کردووەکاندا بەدەم وتنی ئاغ بۆ دەرگایەکەوە دەناڵێنین و لە ویژدانماندا چاوەڕێی نیشانە و هێمای ڕۆژگاری بەختەوەرین. لە کاتی ئەم چاوەڕوانیەشدا جار و بارکارەکانی ڕابردووی خۆمان دێنەوە بەردەممان و ڕێک لەو کاتەدا کە هیوایەکمان بۆ دروست دەبێت هەڵدەنووتین و لە بەرخۆمانەوە دەڵێین ئەو مەسەریەتە لەکوێ و ئێمە لەکوێ. ئەی دۆستی مەزن، ساڵانێکە حەسرەتی ڕووناکیەکەت دەچێشین و لە سێبەرێکی تاریکدا دەژین. نەڕەنگ بە سیمامانەوە ماوە، نەبیرکردنەوەکانیشمان نیشانەی ژیانیان تێدا ماوە. بووین بە شێتی دەستی وەهمەکانی خۆمان و بەردەوام چڕنووک لە خۆمان دەگرین. پشتمان شکاوە، ناتوانین ڕاست ببینەوە و بکەوینە جوڵە و هەرچێک دەکەین ناتوانین ئەو تازەگەریەی کە پێویستە ئەنجامی بدەین. زریانەکانی کوفر هەڕەشە لە شتە چێنراوەکانی ئێمە دەکەن. بیرە سەوزبووەکانمان لە ژێر فشاری ڕەشەبای نیفاقدان. هەرچەند دەکەین ناتوانین لەسەر پێی خۆمان بوەستین، هەرچێک دەکەین تەوحیدی قیبلەمان بۆ ناکرێت، لە تەشەوش و دوانەیی زیهنی و فکری ڕزگارمان نابێت. بووین بە کۆمەڵێکی بێسەروبەر، بەم حاڵشمان ئیسلام لەکەدار دەکەین. سەرپێچ و سەرسامەکانی چواردەوریشمان تووشی دوودڵی و گومان دەکەین. ئەو شتانەی دەیانڵێن کۆمەڵێک گوفتاری وەهانین کە لە هاوسەرگیری شەرعی نێوان دڵ و مێشکەوە لەدایک بووبن. ناتوانم بڵێم کە نووسراوەکانیشمان دەنجی دەروونمانن. هەموو حاڵێکمان جۆرێکە لە بانگەشە و دیعایە. زۆرێک لە جوڵەکانمان دانیشتوانی بەڕێزی ئاسمانەکان شەرمەزار دەکات. لە بەرامبەردا دڵخۆشی بە شەیتانەکان دەبەخشێت. پەنا بۆ لێخۆشبوونت دەبەین. ڕووناکیەکمان بۆ بنێرە، تاریکیەکان بڕێوێنەوە. سولەیمانێکمان بۆ بنێرە کە ئەم هەموو شەیتانانەی چواردەورمان زنجیر بکات. لە سەردەمێکی ئەیفریتی داین، کاولکاریەکی وەها بە سەردینماندا هاتووە کە وێنەی نەبووە. بیری میلەت لە تۆڕی شومترین لێکدانەوەکاندا دەربەدەر بووە. ڕەگەکانی مانامان لە پاڵ گورزی بێ ئینسافی دوژمنەکانماندا بەهۆی خیانەتی دۆستە بێوەفاکانیشمانەوە پارچە پارچە بووە. ئەوانەی سەلامەتی دڵ و ئیسراحەتی ڕۆحیان دەوێت بەوتنی حەشر لەگەڵ خەڵکیدا جەژنە خۆیان لە باوەشی خەو هاویشتووە. ئەوانەش کەوا دەردەکەوێت وابەستەی مانابن بە شوێن ئەوەون کە بە خەونەکان دڵنەوایی خۆیان بکەن. ژمارەی شەوگەڕەکانیش حەد و حسابی نییە. لە هەموو جێگایەکدا چەندەها بێشەرم هەن کە گوناهی جۆرا و جۆر دەکەن. لە بەرامبەریشدا دنیایەک بێهەست هەن
کە لەم بێشەرمیە دەڕوانن. گوناهکار تەوبە نازانێت و دەنگێکی ڕازگۆش لە سەیرکەرەکانەوە بەرز نابێتەوە. لەو ڕۆژەوەی لە ڕێگای تۆ دابراوین، یەک یەک هەموو ئەو بەهایانەشمان لەدەستدا کە ئێمەیان کردبوو بە ئێمە. ڕێگای ئیمان، هێنراوەکانی ئیسلام، ئوسلوبی ڕۆیشتن بەرەو بەهەشتیشمان لەدەستدا. پاشان پەرتەوازە بووین و لە ژێر پێیەکاندا پلیشاینەوە. بۆشایی لە بیرکردنەوەماندا هەیە، گفتارەکانمان بێسەروبەرن، تەدبیرەکانمان بێبڕیارن، بە هەموو دۆخێکمان وەک گروپێکی ناحەز دەردەکەوین. لە ئێستادا هەموو شتێک بە جۆرێک ژێر و ژوور بووە. گەر عینایەتت نەبێت، وا پێدەچێت گەر مەهدیش بێت ئەم شتانەی پێڕاز ناکرێتەوە. چەندەها سەدەیە لە تۆ دوور کەوتوینەتەوە، تەقەمان لە زۆر دەرگاداوە، هانامان بۆ زۆر کەس بردووە. کەسێک نەبوو پەرێشانیەکەمان ببینێت و دەرمانی دەردمان بکات. لە پاڵشەرمی قاچاقچێتی و سەفالەتی بێکەسیدا تلاینەوە، بەڵام هێزی لەمە زیاترمان پێنەماوە. کەمێک بەهۆی پاڵنان و ڕاپێچی ناچاری و دەستەوسانی، هەنووکە بە زنجیری ملمانەوە هاتووینەتە بەر دەرگاکەت. من لە ئێستاشدا ناتوانم بڵێم کە بە تەواوەتی لە تۆ تێگەیشتوین و لە دڵەوە ڕوومان لە دەرگاکەت کردووە. ئەگەر تێبگەیشتینایە و ڕوومان تێبکردیتایە، هەموو شتێکمان بە حاڵەوە دەبەستەوە. دەمانوت حاڵمان ئاشکرایە و پێویست بە وتنی هیچی تر ناکات. بەڵام ئەگەر مجریمیش بین، تۆیە کە بۆ لای فراوانی ڕەحمەتەکەت بانگمان دەکەیت، هەر تۆشیت کە فەرمان بۆ لێخۆشبوونی گوناهباران دەردەکەیت. ئەگەر مۆڵەتی تۆ نەبوایە کە لە چوارچێوەی دوعادا شتێک بڵێین، نەمان دەتوانی ئەم ڕووتێکردنەش ئەنجام بدەین و هێندە بێڕێز نەدەبووین کە لە حوزورتدا ناخی خۆمان هەڵبڕێژین.